لە ماوەی 72 کاتژمێری ڕابردوودا بەشی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان پشت بە کارەبای مۆلیدە ئەهلیەکان دەبەستن. هەرێمی کوردستان و هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کەمی کارەبا بۆتەوە و هاوڵاتیانیش بەم کێشەیەوە دەناڵێنن. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر کێشەی کەمی کارەبا لە هەرێمی کوردستان دەکەین لە کاتێکدا کە حکوومەت دەڵێت دەبێ ڕەوشی کارەبا لە هەرێمی کوردستان باشتر ببێت. با بزانین ئەم کێشەیەی کە ئێستا هەرێم پێیدا تێپەڕ دەبێت کێشەیەکی کاتیە یاخود کێشەیەکی درێژ خایەنە و چارەسەرەکەش بە چ شێوەیەک دەبێت. لەگەڵ کارەبای وەزعتان چۆن؟ وەڵی کارەبای ڕئیسیمان زۆر کەمە. زۆر کەم. ئارە وەڵی جارەیە دەبینی لە سعاتێ 2 جار دێ و دەبرێتەوە. لە یەک ساعت؟ لە یەک ساعت جارێ 2 جار دێ و دەبرێتەوە، یعنی وەکو ترافیک لایتی لات. وای لات. ئارە وەڵی. باشە ئەی وەسعت لەگەڵ ڕستقە لەگەڵ ئەو ماڵات خەسار نابێت؟ چۆن خەسار نابێت؟ ئێستامەوە 2 ڕۆژە ئاومان نییە. 2 ڕۆژ 3 ڕۆژە ئاوم نییە. چوم لە ماڵان ئاوم هێناوە بۆ ئەو سەوزای سەیریکە هەمووی ئەوە بووە ئەو لە دوێنەوە هێناوە کەس نایبن لەبەر ئەوەی تێک چووە ئەبێ هەگشتی فرێدەم و هەمووی نەبوونی کارەبا نەبوونی ئاو زەرەری لە ڕسق و دوکانەکەمدا. باشە ئەی مۆلی دەکەن؟ مۆلی دەکەش جار هەیە ئەبێنی پاشنی وەڕۆ خاصن لای پاشنی وەڕۆ لە عەسرەوە کە نایداتەوە حتا دوای مەغریب کاتی مەغریبداتەوە. بە زەوقی خۆی دەیات. بە زەوقی خۆیەتی ئەگەر وا بێت خۆی لازمە کە ڕئیسیەکە بڕا مۆلیدەکە فەوری بداتەوە. بۆچی دانراوە ئەو مۆلیدە بۆی دانراوە کە ڕئیسی نەما ئەوی تەعبی بۆ ئەوە بکە. باشە چییە مەسەلەی کێشەی کارەبا لە وڵاتە کە چارەسەر نابی تۆکو هاوڵاتی خوێندنەوەت بۆی چییە؟ وەڵاهی من ئەزانی چی یەکشت خوێندنەوەکەی من چییە؟ خوێندنەوەکەی من ئەوەیە لە وڵاتی ئێمە پلان نییە. ئێستا تۆ سێرەکەی لە هاوینا کارەبا ئەڵێ گەیانومانەتە 20 ساعات بەڵام کێت بەرەو زستان سێرەکەی گاتە 10 ساعات 11 ساعات. پلان نییە. پلان نییە. ئێستا تۆ دەڵێ پلانیە وەزارتی پلاندانان وەزارتی کارەبا دەڵێ کاکە چۆن پلانیە دیە و هەموو پلانەمان نییە. خوا پلان تۆ بەرنامەیەکە لە حکوومەتە ڕاگەیاندنەوە زۆر شتەکان ڕاگەاندەوە بۆ خەڵکی کە ئەم شتانە جێبەجێ یەکەم. باشە باکەرەتێ بێ وەزارەتی پلاندانان بێ بزانە پلانی چیە لەسەر مەشروعەکان لەسەر کارەبا لەسەر ئاو ئەی هاوڵاتی چاوەڕێی چیەکە؟ باشی دایە حاجی کارەباتان کۆ پێم برێ. وڵی کارەبا زۆر خراپە. خراپە؟ ئەری وڵی حکوومەت چەندێتەوە؟ وڵی حکوومەت هەیە شەو هەیە ساعتێک دی و دەبڕێ چارێکەک دی و دەبڕێ نازانم. ئەدی مۆلیدەکان چۆن؟ مۆلیدەکان و لە شەوان پێ دەکایەوە. کێشت نییە لەگەڵ مۆلیدە؟ لەگە مۆلیدەی چێشت. ئێستا کارەبات هەیە بڵێن مشکل بێ مشکلەیان زۆر بووتە مشکلە. وڵی زۆر بووتە مشکلە. بۆتە مشکل. ئەری وڵی بووتە مشکلە. نییە کارەبا. باشە لە کەیەک ئاو نییە. ئاویش نییە؟ ئاویش نییە. ئێستا لەو گەڕەکە ئێوە نە ئاو هەیە نەکارەبا. نەکارەبا هەیە. گەڕەکەکەتان ناوی چییە؟ فەرمانبەران. فەرمانبەران. لە فەرمانبەران نە ئاو هەیە نەکارەبا. نەکارەبا هەیە. ئێ باشە ئەخر ئەو ژیانەکە چۆن دەستەڕ؟ وڵی ئەو هەیە. ناوەڵاو شو 10,000 سایمە کارەباتۆ مزەخەم پێکردێ ناتیاوە. ناتیاوە. ناتی. یعنی کەوا ئاوی دەکەوێت. بڕمارمان بیاوین. باشە ئێستا حکوومەت دەڵێ ئەمە کێشەیەکی کاتیە چارەسەر دەبی. پێت وایە چارەسەر ببیتر کێشەی کارەبا نەمینی؟ هەموو سارێوا بۆ 28 سارەوانەیە. هەموو سارێ؟ هەموو سارێوالەیە. بۆ وەختی پاییزان دوسێ ڕۆژان ئاو نایەتم ئەو هەسارە سێچار دەرە ئاو نایدرێ لە بۆ ڕیشکایە دەبێت ئاو بکڕی. وێ کارەبا گرانکردن ئەو کارەبا گرانکردن معنای چ بوو؟ ئی بازرگانەکان. بازرگانەکان گران کرد ئێستا کە ئەو گەرازە 2 ملیۆن و 500,000 لەسەرە. نەبوونی کارەبا و ئاو وا دەکەن نرخی شتەکان گران کرد. طبعا من کارەبا گرامی تێن دەبی بێخمەسی دەبی بێخمەسە ئەو ماسی ئەو منیش. ئەو بەچ ئیش دەکا و کارەبایە؟ ئەو کارەبا ئۆتۆمۆبیلی خۆم ئیش دەکەوە. مۆلیدەی خۆش شەخسیە. مۆلیدەی خۆش شەخسی ئیش دەکەوە لە ژوور تەماشایکە. ئێستا کارەباتان هیچ نییە؟ ناوەڵە کمەیە. کم هەیە؟ پێشتر باش بێستا کمە. نەبوونی کارەبا بێزاری کردی؟ ئەرێوڵە بێزاری کردینە کەس نازانی کوکویە. ئێستاش نازانی لۆ کارەبای عام نییە؟ وەڵی لۆگەلومەنی. یانی لۆ فەقیری نییە؟ بەڵام زۆر زار دەڵێن کاکە گلۆپی پێ دەکەن ناکوژێنەوە. ئەمن لە ماری خۆمان نالم یەک گرۆپ پێ بێ ساقیشم لەسەر عالم نییە. لێ ناگەڕی زیاد پێ. ناوە. چ دەڵێیتە خەڵک؟ چ دەڵێیتە حکوومەت بۆ چارەسەر؟ دەرەمەوی زیادە ڕۆ دەکا ئەوە غەڵەتە.
تۆ پێم بڵێ ئێستا کارەباکەتان باشیان خراپ ناوەڵە زۆر خراپ زۆر خراپ خاستان ڕیسی ڕئیسی نەماوە هەنمە مۆدە زۆر زیادە گوژێتەوە باشە تۆ خاوەن مارکێتی کەلوپەل زۆرە خۆراکت زۆرە بە قورعان لێ کردی زۆر تاسیر لی خاستن ئاو ئاو لۆ سەوزەی ئاویشت نییە ئاوکە نییە کا نە ئاو سێ نەکارە ڕۆژ سا ڕۆژە هەنیە ئاو بۆ وەزعکە وای لاتە چیە مەسەلە بە قورعان دێنێنەوە شکایە بیرشکە بە قسەی خۆیان بیر باشە بیرشکالی باش لۆ کارەبایەکە ئەی کارەبایەکە مشکلەی چیە خۆ کارەبایەکەش بیزی نەکردیا کارەبایەکە مشکلەی چێت زانیتن لە بەرچی نییە ناوەڵە نازانی ئەوە قۆی لەبەر پرسەکان برسی بە برسەکان لەمەمە بە برسە چیان پێ بڵێمە بەرپرسەکان بە قورعان برێکاکە ئەو کارەبای لۆ ناهێ باش خۆ دستانەوە نەبوو هاوینەوە نەبوو باشە لێ ئێستا ویلاتێ ئەوان دەڵێن لە داهاتوو چا دەکەین بەڵام کێشەکە ئەوەیە وڵاتی وڵاتی ساڵە دێنن داهاتوو کاکە خۆستان نییە ئەی سەبارەت بە مۆلیدەکان مۆلیدەکان تاویزی نەکردوونەوە ناوەڵە ئەویش هیچ فەرقی نەکردیا فەرقی نەکردیان ئەو شە سعات 11 کوژاندیەوە مۆلا یازدەی شو 11 شە کوژاندی ڕێسی دەبرێ نی سعات پێ تا دێتەوە نیو سعات هەر چاوماسپی دەبێت تا کارەبای مۆلدە پێ دەکرێت پێ ناکەنەوە نا وەڵڵی باشە نەبێت. بەڵام بەرپرسی مۆلیدەکان دەڵێ ئەو لەسەر وەستەکەی سکاڵا دەتوانی هاوڵاتی تۆمارکە بۆ تۆمار ناکەیت تۆ ماریش کێ شێ دێ دەکە لێ دەگری خواحافظ چێ دەرکە لێ دەێت گرشتی خاوەن مۆلیدە ئەرێ وەڵڵا زۆری وەمە بینیوە یعنی لەسی سکالا بکە دەرێ بۆ سکاڵا ئەرێ وەڵا دێ دەرێ بۆ سکات دەرێ تووشی کارەبا کێشە ئەویس. ئەرێ وەڵڵا وەی لێ هاتی قسەینەکەی باشترە باشترە ئەرێ وەڵڵا چەند سعات کارەباتان هەیە ئێستا لە پیشات کاشمیر بەخوای برێم چەند وەڵڵی دوو سعات دو سعات باشە بەس زۆر زار ینی وەزارەتی کارەبات دەڵێ کاکە هاوڵاتیش یعنی زێدە مەسروفی دەکە ئەمە ڕۆژە دەڵێ ئەمە ڕۆژە ئەو هەموو ئێستا مۆلدی خۆمانە پێرە مۆلدەی خۆت پێ مۆلدی خۆمانە ئەوە کارەبایی نە مۆلدی عامە نە کارەبای عام مۆلدی خۆمانە لە گەراچیتمان باشە دەزانی ئێستا بۆ کارەبانیە والله نازانم بەس هەموو ساڵ ئەو وەختەی کە بیدایەتی زستانی زستان بەعام کارەبا خراپ دەبی خراپ دەبێت ئەی مۆلی دەکات خزمەت گوزاریان باشە مۆریدەکان یەک مشکلیانێ کە دەتە زستان پێ ناکا لە سبەینێ بەس ئەگە بێ و ئەو مۆریدانش کە بۆچی تیجاری لێبێ هەرعام ببڕێ با پارەکەی بڕێک زیاد بڕێ نەبڕێ نەبڕێ بەس کە قەتە دەبی کارەبای ڕئیسی فەوری مۆریدە پێ بکە زۆر باشە باشە بەڵام ئێستاوان نییە ناوانیان سعات یەکی نێورانێ پێ دەکات تا هیچ شەوێ ئێستا کارەبات هەیە ئەمە کارەبای ئەوە مۆلیدەی مارکێتیان تایبەت ئی خۆمانە ینی مۆلیدەی خۆتان مۆریدی نە خۆمان مۆلیدەی گەڕەکەیە نە کارەبای حکومی نە مۆریدەی گەڕک نا کارەبای بەس دوونێ جەنابی محافظ قسەی باش کرد بە تایبەت ئەو مۆریدەکان کە مۆریدەکان بفتە کاتم زۆر باشە باشە دەنجی نامینێ ئەدی دەنجی طبعا زۆر جار حکوومەت دەڵێ هاوڵاتیانش کەم تەرخەمن کارەبا زێدە ڕۆی لەسەر دەکەن دەڵێن ئەو کارەبایی کە ئێمە بەرهەم دێن و زیاترە لە وڵاتان ڕاستەوەی بابی کاتە کارت ئەجە و کاتی یەک بە خۆم قەدری دەگرم ئێستا لە ئەوروپای بڕۆ هەم بە کارتە کاکە بڕۆ بەس ڕۆشتن بەکار نییە هەوایە بە پارەیە هەمووش بە پارێ کاکە کەوایە ینی بەشی نەبوونی ینی بەشێک لە کێشەکان هاوڵاتی خۆیت بەڵی ڕاستە با شتەکە حکوومەتی نەگرین گونابار هاتو بتوانین کێشەی کارەبات ئینشاءالله پێم وایە ئومێدم هەیە بەسکو ئەو کاتی کە بۆ کارت دەست پێوە دەگرین پێم بڵێ وەزعتان لەگەڵ ئەو مۆلدەی چۆنە لە بەردەم ماڵی ئێوە والله ئەوەندەیە دووکەری هەیە و دەنگەکەی زۆر گەورەیە و بێزار بوونە ئارێوڵە بێزار لەبەر چ بێزار بوون لەبەر ئەوێت کە دەنجی گەورەیە بەس بەرێوڵە ئەی دووکەڵەکەی وڵای دووکەرەکەش زۆر دێ ئەوها دووکەرەکە دەیباتە ولا مارەکان هەمووی سعازن حەزەکە خەڵە پیسە منداڵی ساواتان هەیە بەدیکو بێزاری کردوونیانی ئارێوڵە بێزاری ناوڵاتان ڕۆژ نابی بەرێوڵە دەرکە و پەنجەرەوەن دائیمان ڕەشە ڕەشە ئارێوڵە باشە چ دەڵێنە حکوومەت والله حکوومەت دەڵێ دەبێ و وەلیدانەی ناوماڵ کاتم سەود بی ئارێوڵە ئەوها باشە هەر کات شتە چیزناوە دیقی دەچینی هەموو دەکاتە ڕشکا لەناو حەدیقەش دەبتەڕەش ئارێوڵە دەکات ژیانتان ناوڵە ژیان باشە پێتان نەگوتە لێرە لایدا وڵی چی برێن ئەمە ناتوانین قسەی بکەین لە گەریان ناتوانن کابرا لە خۆ داینایە و ئەوە مۆلدە ئارێوڵە ئەوە هەموو ماڵە ئارێوڵە هەمومارە بێزاری کردوون ئارێوڵە بێزاری کردن بەس دایە حاج پێم بڵێ ئەو مۆلدە برای والله برا بروک هپی آستین اما تانی لا در کو پنجره ولا ماری بسترینی هەمووی دەستەوە آره بقرا پولا قشکه و بلاتین بتلاقي امن واق خليج او بستني تانیە ئەو بستني منداڵە جوانانە آره دەبێت بقرا انا دك زبون بوغني لك دەنگەکەی زازیان والله دو كركو دنگك هەردووچیان بخوي ها اماره غريبه ليش بارشين ديستين
دوو ئەپیانێز دوان لێ داستی پارەشتان لێدەست ئارێ بەخوای ترستانەوەی نییە کە حکوومەت 24 کاتژمێر کارەبا بدا کارەبای نیشتوانی بێتە 24 کاتژمێر لە قەنەعەتدانی ما کارەبا بتە 24 ساعت بەی شێوەیەکی لەو قەنەعەتدانی تۆ خاوەن مۆلی بێت دوایکەش ئەو بڕیارێک دەرچوو ئێستاکە مۆدە بدە کاتمە سەوت یعنی متأکیدین لەوەی کە مۆدە هەر ناگیرێتە بەی شێوەیەکی یعنی ئەوە ئاماژەیەکە کەوایە کارەکانی ئێوە درێژخایان دەبێت باشە بۆ مۆلی دەتان پێ نییە ئێستا کاتژمێر چەندە؟ ئێستا تقریبان کاتژمێر 11 و چارێ گەشتیوالەیە بۆ کارەبانی هەتا سعات 12 ناتوان پێکەم ئێوە ناتوان پێ 12 بڵێ 12 بۆی شەو هەر کاتێکی کارەوە بڕە ئەوی مۆدە پێ دەکەین سبەینانیش بەیانیان تا سەری مانجێکە لە سعات 6 بەیانی ئەوڕە پێم کردووە هەتا سعات 8 بەیانی باش هەندێک جار مۆلدەکان تاخیر پێ دەکەنەوە لەبەر چیەوە هەندێک لە مۆلی دەزوو پێ دەکەن هەندێک تاخیر پێ دەکەن آخر دەبی ئەوە ئەنجومەنمان هەیە بەخۆمان دەبیمە ئەنجومەنەکەی ئاگادارکەن ئێستا کار لەسەر وەسلەکان هەموو ڕقیم ئەنجومەکان دیارە بەس هەوڵات دەرە سکاڵاش پێی خاوەن مۆلدەکان نەخێر شتیوالە نییە ئەو شێوەی نییە نەخێر هیچ شتیوالە نییە ئێستا کە بەخۆم خاوەن مۆلدە ئێستا بخۆم بەیش لێخم فی سەبیلی بە ئیمانجێت تر کەمتر خڕکردو لە خەڵکەیتر باش مۆلەکان هەندێک لە مۆلدەکان ناو ماڵانن پێت وایە شوێنیان گونجاوبی بەخوای گونجاو نیە بەس یعنی ناچاریە شوێنی تر نییە نەخێر ناچارێت چی ئەوەش یعنی هەر لە بۆ خۆمان نیە لە بۆ عامە باشە حکوومەت دەستنیشانی شوێنەکان دەکەیان خۆتان نەخێر حکوومەتە ینی ئەوە حکوومەتە بڕیار بەڵێ ینی ئەو دەڵێ لێرکوانە لەم شوێنە مۆلی دەدا بڵێ بخمەستاکەم وەردەمە لێرکوانە بوو پیان هەڵگرتوین پیان هەڵگرتین پیان چاکرین بەخواد دەفتەرنیمان لێدا بەس تا بینایەکەمان چاکرد ئەومان کرد جیرانەکان ئێسازان بڵێ ئێستا چەند کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان دەدەن؟ بەخوای تقریبا 10 ساعات تا 5 ساعات تەڕواتە 15 ساعتیش دەڕواتی 15 ساعت یعنی دەتوان 15 ساعت بدەن ئەمە توان بدەین بەڵام ئێستا کارەبا نییە کوشانیتان خەوڵ لە جەدوڵ لۆمان دێتن لە حکوومەت ئیدارەی پارێزگار ئەنجومەنەکان ڕوان دەکەن دەڵێن لەبێ ئەوە دە ساعت لە 12 میڕوانیە تا یەک شەوێ لە 12 میۆڕۆ تا یەکی سبەینانیش 2 ساعت سبەینانیش 2 ساعت باشە دەتواناتان نییە زیاتر بدەن کارەبای ئەمە لە توانماندایە بەس لە سەخەکەی زیاد ڕاوەڕستیدن پارەی زیاتر ڕاوەڕستی بێنێ یعنی مەسەلەکە ئەوەیە مەسەلەکە ئەوەیە سەخەرچی گەڕ ئیدارەی پارێزگار دەناوە لە کاتژمێر ئەگەر نەدەتوانن ئێوە کرێی حکوومەت کارەبای نەمایەوە تاویز دەتوانین 4 ساعت بدەین باشە بۆچی ئیدارەی پارێزگار دەڵێ ئەوەندە کاتژمێر دەدەن بۆ نازڵێت بۆ خەرکەکەی تا بڕێ کم بێت پەیوەندی بە پارەیە بە پارەی بێت بۆ هەر ئەمپێرێک چەندە؟ 32 دینارە 32 دینارە ئەوە لە دەوەرم ساعتی چل دینار چل 32 ئەردۆرە حەسەب باشە هەندێک جار کاکە گەی دەکەن لە خاوەن مۆلدەکان دەرن تاقی کارەبا پێ دەکەنەوە بەخوای خۆ مەسەلەی ون نیە مەسەلەن جەدوڵێکی جەدوڵێک نیە جەدوڵێکی ڕئیسی مەسەلەن لەو کاتی دەبڕێ لەو کاتی دێتەوە ئەوە کێشەیە زۆر لەوەمە سەبارەت بە دەستنیشانکردنی شوێن ئێوە دەستنیشان دەکەن یان حکوومەت بۆتان دەستنیشان حکوومەت دەستنیشان دەکەن ئەوەی کاتم سەوە لەمە دووە دەن بڕ دەبێتن مۆلیدەکان باش و بڕیارێکیان خراپ وڵای خراپ نییە شەخەڵان بی خراپ نییە لە هەولێر بڕیارێک دەدرێت ئیتر بۆ لە مەودووە مۆلیدەکان دەبێت کە بکرێن بێدەنگ بکرێن ئەمە بە چ شێوەیەک دەکرێتن؟ ئەمە لە ڕێی دروستکردنی کابینە لە بۆ مۆلیدەکان ئەو کابینانە هەمان مۆلیدە ئەگەر گونجاو نەبی قبول ناکرێتن لیژنەیەکی تایبەت پێک دەدرێت ئەو لیژنەی ئیسلامی ئەو کابینانە دەکات کە کابینەکە دروستکە مۆلیدەکردنا ئەو کابینە دادەندێت بە نسبەی 180 تا 190 دەنگەکەی کەم دەبێت نمونەشمان هەیە لەسەر 6 مەتری نزیک ڕێی مەخمور دوو مۆلیدەوا لێکرایە کابینە لە دروستکرایە یعنی لە دووری 5 مەتر دەنجی زۆر کەمە ئەو ئیوەنی هەستی پێ بکەی بەڕاستی باش ئەوە چه ئاماژەیە کە ینی بەو حیسابە بێتتر
تکایە بە هاوڵاتیان بەغڕەت تێنەگەرێن ئەو مۆزوعامە ساڵەکە لە دووبین بیکەنێ بەس دیارە کاتەکان گونجاونە بۆ ئێستا ئەو بڕیارەکە دەکرا شەد نییە با 6 مانشتی خوا کرد سبێنێک کارەبای نیشتیمانی دەبووە 24 کاتژمێر ئەوە لەسەر با بڵێن ئەرچی خاونوەلەکانە دوزێت هاوڵاتی لە هەموو کاتێک سوودمە دەلی ئەمە دیار نییە کارەبای نیشتیمانیش کەنجێ دەبێتە 24 کاتژمێر لۆ ئەمە لە ئێستاوە ئەو قوتوەی ناوێت لۆ دەست پێ نەکەیت لۆ نەکرێتێ بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کاکە ئەو شوێنانەی بەشێک لە مۆلیدەکان دەستنیشان کراون لە ناو جەرگەی ماڵانە دین چەندین ئافرەت گەنج دەڵێ کاکە بە دووکەڵەکەی ئێمە تووشی نەخۆشی بووینە ئێوە ڕەزامەندیتان داوە کاک حاجیان خۆیان بەڵێ ئەمە هەر مۆلیدەیە کە دادەندێ ئەو مۆلدانێک ئێستا 1000 مۆلدە ناو شاری هەولێرداندا نزیکەی 900 مۆلدەش لە دەوروبەرە هەموو مۆلدەکان ئەمە نووسراو لە بۆ شارەوانی دەکرێت شارەوانی شوێنێکی گونجاوی دەبێت لۆ دابین کاتن بەڵام فعلەن لە هەندێک گەڕەکەیە لەوانەیە هیچ شوێنێک نەبی هیچ ساحەیەشتدا نەبێت و مۆلدەکەی بگوات ناچارن ببوورە ئەتوو کارەبا شتێکی حتمی و ناتوانانی خەڵک بێ کارەبا بژی کە هیچ شوێنێکی نەبی هیچ ساحەیەک نەبی ئەو شوێنێک لەوانەیە فعلەن زۆر نێزیک لە ماڵان بەس چی دەکەیت بێ شوێدای دەێت بەڵێ هەندە شوێن هەیە وایە ناتوانانی دوش مۆلدەش کارەبای نیشتیمانی نیە لەوانەیە لە 600 مەتر دوورتر کەوتەوە هاوڵاتی سوودی لێنە نیە هاوینان بەردەکەی ئیژ نەکاتن تو شەشەی بکاتن باشە سەبارەت بە ژینگەکە چی دەکەن ئەوە یەکیان بێدەنگکردنەکە وشگوتمە ئەوە بێدەنگ دەکرێت سەبارەت بە دووکەڵەکەش ئێستامە لیژنەکانمان بەردەوام شەوانە سەردانی مۆلدەکان دەکەن هەر مۆلدەیەک گازی خراپ بەکاربێنێ لە خلالی ئەو 2 هەفتەیە زیاتر لە 10 خاون مۆلدەمان سزادا لەسەر زیاتر لە دەخاون مۆلدە هەر ئەو هەفتەی ڕابردوو 7 خاون مۆلدەمان سزادایە کە گازی خراپیان بەکارێنێ یان جیهازی با بڵێن پێی دەڵێن گیزەر ئەوان کە گازی خراپ بەکاردێن لۆی گازەکە شل کاتەوە بەڵام هەندێک جار هاوڵاتی دەڵێ کاکە خاوەن مۆلیدەکان خەریکە دەبن لێمان بە بەرپرس دەچین سکاڵاش تۆمار دەکەین ناتوان نەخێر ینی هەر هاوڵاتێک هەر سکالایش لەسەر هەر مۆلدەکەیە ڕێگایشی ئاسان دوێ ئەو پسوولێکە دەستە ماڵەکەی 3 ژمارە تەلەفۆن دەگات ئیما لیژنەیمە ئەنجومەنی ئەو سنوورەی ئی خاوەن مۆلدەکەی با هەر کاتێک تەلەفۆن دەکە ئەگە ئیزراعات نەکرا لەگەری ئەو کاتە هەر خۆی تەرسی لە با بڵێ پێم بڵێ بازاڕی مۆلیدەی چۆنە لەگەڵ بازاڕی مۆلدی هەر دەمەکە کارەبای نیشتیمانی تێکەچیتن بازاڕی مۆلدەی دەبی کە کارەبای نیشتیمانی مۆلی دەکان باش دەبێتن بازاڕی مۆلدەی نابێت ڕۆژەی بازارتان باش بوو لە خوای بەزێ ئەلحەمدولله وڵای ئینشاءالله ها نابێتن لەبەر مەسلحەتی خۆمان نەوێتن بە تاقدێنێت شێ عالەم فەقیرە پارە نییە بە خۆ دەزانی چاوەکەم باشیان بەدە حیاتم ئێستا خەڵک زۆر دێ مۆلدەی کۆن چاپ بکاتەوە بەرە دێتن ئێستا دێتن ئەوانەی کە کۆن بووە دەچای دەکەن ئەوانەی کۆم و دیێن چیان دەکەنەوە لە بەرەوەی خەرک نە ئاوی هەیە نە کارەبای ئێستا نە ئاو نە کارەبا ماڵەکەی خۆت قسەی کارەبات چۆن وەڵا کارەبا نییە نە ئاو نە کارەبلایتە دێ و دەبڕێ لە چ کارەکێکی لا سێ تاقان لە سێ تاقان بەڵێ تۆ لەکوێ نۆچاری باداوان نۆچاری باداوە بەڵێ ئیوەی ترافیکە ئی تۆ چۆنە والله مەزۆن نەفسی وەچوی چ فەرقیە هەمیەک حکومەت نییە باشە ئەی مۆلیدە هەلیەکان نادەنەوە بابا دەدەنەوە ئەوانش دەدەنەوە بەس دەدەنەوە باش ناکە باش ناکە خەرک مۆلیدە هەلیەکان دەڵێن خاوەن مۆلیدەکان دەڵێن دەڵێمە دەتوانین 4 ساعت کاتژمێر کارەبا بدەین بە هاوڵاتی ئینشاءالله دەماندنی ئەوان دەڵێن دەتوانین ئینشاءالله دەدەن بەسەری خەرک فەقیرە پارەی لە چێ بوو مانگانە زیاد دەکە کە مۆلی ئالیەکان کارەبای بدەن ئەگە 50,000 دەبێتە 100,000 نێت حکومات بەکاردێنی لە ماڵەوە ناوە لە بەکاری ناینە ناخێر نادەنانی بەزی زۆر دەخوا باشترین حال کارەبای نیشتیمانی کارەبای نیشتیمانی ئێستا بازاری باشە مۆلیدە وڵای ئەو چار ڕۆژەی باشە ئەو چار خەڵک زۆر چای بکەنەوە ئەرێ وەڵا ینی ئەوانەی کە لە ماڵی فڕیاندا چەند ساڵێکە مۆلی ئەرێ وەڵا دێن چای دەکەن وڵای سەبیلەوەی کارەبانیە کارەبانی ئەرێ وەڵا ینی کە کارەبانی خێری بۆ ئێوە تێدا ئەرێ وەڵا بەس ئینشاءالله هەر کارەبا دەبی پێت باشە ئەرێ وەڵا کارەوای باش ئەوانی کە دێن مۆلیدە چاپ بکەن دوکاندارن یان وەڵا دوکاندار و ئیمان هەردوو دێن با بزانین گرفتی کەمی کارەبا دروستبوونی ئەو کێشەیە کێشەیەکی تەکنیکی بووە یان کێشەیەکە درێژخایەن دەبێت ینی ئەزمەیەکە ماوەیەکی زۆر ئێمە بێ کارەبا دەبێت هۆکارەکانی
خراپبوونی دۆخی کارەبا لۆ سێ هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە. یەکێکیان ئەوەیە کە لەو ماوەیەدا چەند جارێک وێزگەکانی بەرهەمهێنانی غاز کە وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا یاخود کارەبای پێبەرهەم دێت لە کار کەوتن ئەوە وای کرد کە توانای بەرهەمهێنانی غاز زۆر داببەزێت. ئەوە یەکێک لە هۆکارە سەرچیەکان. هۆکاری سەرەکی دووەم وەکو ساڵانی ڕابردوو کاتێک کە وەرزی سەرماوسۆڵە دێت وەرزی زستان دێت کارەبا وەکو بەدیلێکی تەواوی سوتەمەنی بەکار دەهێنرێت ئەوە وا دەکاتن خواست لەسەر کارەبا ئێزگار بەرز بێتەوە. لۆ نمونە تەنها لە پارێزگای هەولێر ئەگەر باس بکەین ئێمە پێش 20 ڕۆژ دەئیستا پارێزگای هەولێر پێویستی بە 1250 مێگاوات کارەبا هەبوو بەڵام لە کاتی ئێستادا گەیشتە نزیکەی 2300 مێگاوات کەواتە ئەگەر تەماشا بکەی ڕێژەیەکی ئێزگار زۆر لە ماوەیەکی زۆر کورت لە ناو هەر هەمان مانگدا ئەو بڕەکارەبا ئەو خواستە زۆر زیادی کرد. هۆکاری سێمیان بێگومان پسڕپسڕی و خراپی دۆخی کارەبا دەگەڕێتەوە لۆ ئەوەی کە پرۆژەکانی کە لە بەرنامە و پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبا و کە ئێمەش بەشێکین لە وەزارەت و پرۆژە و پلانی خۆمان هەبووە دەبایە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا جێبەجێ بکەن بەڵام بودجیان لۆ دابین نەکرا لەبەر ئەوە پرۆژەکان ڕاوەستان لەبەرەوە تۆڕەکانی کارەبا بەشێکی ئێزگار زۆریان کەوتە حاڵەتی باشزۆریەوە. ئەگەر ئێمە ئیشارەت بەس بە پارێزگای هەولێر بدەین پێشبینی دەکەین لەو زستانە چونکە هێشتان خواست لەسەر کارەبا بەرز دەبێت و ئێستا بەشێکی زۆر لە تۆڕەکانی کارەبامان کەوتوتە حالەتی باشزۆریەوە بەڵام پێشبینی دەکەین کە لە کاتی بەرزترین خواست نزیکەی 330 فیدەر لە کۆی 715 فیدەر کە کارەبا دەگەێنێتە قەزا و ناحیە و کۆمەلگا و گەڕەک و گوندەکان تووشی بارزۆری ببن بێگومان تووشی بارزۆری بوون ینی پسڕی لە پێدانی کارەبا. کاک حوسێن دیارە ئەو گرفتانەی کە باست کرد لە ساڵانی ڕابردووشدا ئەو گرفتانە جارێکی دیکە هەبوون و دیسان ڕوبەڕوومان دەبنەوە. زۆر جار هاوڵاتی پێی وایە ینی گرفتەکانی کارەبەکە لە ئێستادا هەیە کێشەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە بەجددی لە وەزارەتی کارەبا. ینی خەڵکانی بەجددی کار بۆ چارەسەری کێشی کارەبا ناکەن دەنا معقول نییە هاوڵاتی دەڵێ 25 ساڵە کێشەی کارەبا بەردەوە. زۆر دروستە لۆ وەڵامی ئەو قسەی جەنابتان بێگومان لۆ هەر کارێک لۆ هەر چارەسەرێک پێویستە پلان هەبێت و جێبەجێ بکرێت. ئەوەی کە ئێمە تووشی بووینە هەبوونی پلان بەڵام نەبوونی بودجەلۆ جێبەجێکردنی. ئێستا چارەسەرکردنی کێشەکە تەنیا هەر وەکو خەون دەبینێتەوە کە خەڵک خەونی پێوە دەبینی کارەباکی 24 کاتژمێری هەبی لە کوردستان یانش بەڕاست هەنگاوتان ناوە بۆ چارەسەر. هەنگاوی لۆندرایە هەنگاوەکانیش بەردەوامن یەکێک لەو هەنگاوانە ئەو پرۆژە استراتیژیەکە پرۆژەی پێوەری زیرەکە لە پارێزگای هەولێر وەکو ئاماژەم پێدا لە کاتی ئێستادا زیاتر لە 45,000 پێوەری کارەبا بەسترایە و بەردەوامیش کاری تێدا دەکرێت لە پارێزگاکانی کەش بە هەمان شێوە ئەوە کۆنتترۆلی بەکارهێنانی کارەبا دەکات. مەسلەی جددیەتیش ئەوەی من دەبینم حکوومەتی هەرێمی کوردستان لە سەروی کارنامەکانیەوە چارەسەرکردنی کێشەی کارەبایە و هەنگاوەکانیش بەجددی ئەوەی من دەبینم کاری لەسەر دەکرێت. کێشەی کارەبا لە نێو هەرێمی کوردستان کێشەیەکی درێژخایەنە و بەشی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بێئومێدن لەوەی کە ئەم کێشەیە بە تەواوی چارەسەر ببێت و لە ڕابردووشدا کابینە لە دوای کابینە سۆزی بەوە داوە کە ئەم کێشەیە چارەسەر بکات. وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایەکی جیاوازی هەیە دەڵێ لە ڕابردوودا شەڕی داعش قەیرانە ئابوووریەکان وای کرد کە کێشەی کارەبا بە تەواوەتی بنەبڕ نەکرێت بەڵام لە ئێستادا پلانیان هەیە پرۆژەیان هەیە چاوەڕێی بودجەی پێویست دەکەن بۆ ئەوەی وا بکەن کە بە تەواوی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر ببێت. ئێمەش هەنگاو بە هەنگاو لەگەڵ وەزارەتی کارەبا و هاوڵاتیان دەبین بزانین ئەم کێشەیە بەچێ دەگات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.